لە تەوەریەکەمی بەڕامەی بەیانی باش کوردستانە باز لە دەستخڕۆیکردنی ئەلیکترۆنی دەکەین کە خۆی لە خۆی ئەمەچێ لە هەمان کاتە زیاتر ئەوانەیەن کە دووچاری ئەم گرفتە دەبنەوە دەکرێت بڵین لە ئێسادا ئەمە دەستخڕۆیکردن فریودان بەهۆی تۆڕی کۆمەڵایەتی بۆی سۆشال میدیا ئەلیکترۆنی لە ئێسادا لە چ ئاستێکدا من گفتوگەم بابەتانە دەکەم لەگەڵ مامۆستا سعد بەرزنجی کە مامۆستای زانکۆ بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. سڵاو لێ بێ مامۆستا سپاس بۆی کە لە بەڕامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری ئێمە باز لە دەستخڕۆیکردنی ئەلیکترۆنی یاخود فریودانی ئەلیکترۆنی دەکەین. لەسەرتا ئەمێ ناسانێکمان بۆ بکەیت پێناسێکی ئەومان بۆ بکەیت پاشان نێنە سەر بابەتەکانی دیکە. دەستخۆش سڵاو لە ئێوەش دەکرێت بڵین دەستخڕۆکردنی ئەلیکترۆنی کە بە زمانی عەرەبی پێ دەڵێن ئەلئیبتیزاز الئەلیکترۆنی حاڵەتێکی هەڕەشەکردنە لە نێوان کەسێک یاخود چەند کەسێک ڕوو دەدات لەبەر ئەوەی هەندێک نهێنی پارێزراو لەلایەن یەک لەو لایەنانەیە و هەوڵ دەدا ئەو نهێنیانە بەکاربینی لە بەرامبەر بەدەستهێنانی هەندێک مافی مادی و معنەوی. واتە کەسێک کۆمەڵێک نهێنی کەسی بەرامبەری لەلایە یاخود چەند کەسێک نهێنی چەند کەسێکی تریان لەلایە هەوڵ دەدەن بەکاری بینن لە بۆ ئەوەی هەندێک دەستکەوتی مادی و معنەوی بەدەستبینن. زۆر باشە مامۆستا سەعید زیاتر کێنە و کەسانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تووشی دەستخۆڕەکردنی ئەلیکترۆنی دەبنەوە. بێگومان زیاتر ئەو کەسانە تووشی دەستخۆڕەکردنی ئەلیکترۆنی دەبنەوە کەوە با بڵین یان لە تەمەنی هەرزەکاریدان یاخود لە تەمەنێکی بەرزدان با بڵین سەر و 50 ساڵی و ئەوانە. ئەگەر بپرسی هۆکارەکەی لەبەر چییە ئەوەیە کە ئەوان کەمتر شارەزای با بڵین تۆڕە ئەلیکترۆنیەکانن، کەمتر شارەزای فێڵەکانی سۆشال میدیان. هەرزەکارە تازە هاتیتە ناو جیهانی سۆشال میدیا نازانیتن زۆر بە ئاسانی دەکەویتە ئەو فرت و فێڵی ئەو کەسانێکەوە خەریکی دەستخۆڕەکردنی ئەلیکترۆنین یاخود کەسێکی بەتەمەنە دیسانەوە شارەزایی تەواوی نییە دەربارەی فێڵەکانی دەستخۆڕەکردنی ئەلیکترۆنی ئەوی زۆر بە ئاسانی هەڵدەخەرێتن یاخود دەبێتە قوربانی با بڵێن فریودانی ئەلیکترۆنی. هەرچی تەمەنی لاوە تەمەنی گەنجە بەهۆی هۆشیاریەکەیەوە و بەهۆی ئاگاداری لە با بڵێن ڕووداوەکان کەمتر ڕوبەڕووی ئەو حاڵەتە دەبتەوە. مامۆستا دەکرێت بڵین کەم ڕەگەزیان زیاتر دووچاری ئەمە دەبنەوە تو ئەمەژە بۆ کرد کە تەمەنی هەرزەکاری لەگەڵ ئەو تەمەنانی کە بەرەوسەرەوەن بە ساڵات چون یاخود ئەوانی کە تەمەنیان لە هەڵکشاندایە زیاتر دووچاری فریودانی ئەلیکترۆنی دەبن. کام ڕەگەزیان زیاترە؟ کامیان زیاتر قوربانین؟ کامیان دەکەونە ژێر کاریگەری ئەم تۆڕە کۆمەڵایەتی و ئەم ئەلیکترۆنیانە؟ بە شێوەیەکی گشتی هەردوو ڕەگەز دەبنە قوربانی لە با بڵێن دەستخڕۆکردنی ئەلیکترۆنی بەڵام ڕەگەزی مێ کاریگەرتر دەبیتن وەک لە ڕەگەزی نێر لەبەر ئەوەی کۆمەڵگا جۆرێک تەعامل لەگەڵ ڕەگەزی مێ دەکا هەمان با بڵێن تەعامل لەگەڵ ڕەگەزی نێر ناکاتن. بۆ نمونە ئاساییە ئەگەر وێنەی نیمچە ڕووتی کوڕێک بڵاو بیتەوە، زۆر ئاساییە ئەگە وێنەی نیمچە ڕووتی کوڕێک بڵاو بیتەوە بەڵام کارەساتە ئەگەر وێنەی نیمچە ڕووتی کچێک بڵاو بیتەوە. لێ هەردوو ڕەگەز ڕوبەڕووی ئەو فریودانە دەبنەوە لە هەردوو حاڵەتدا بەڵام ئەوەی کە زیاتر کارتێکەر دەبیتن یاخود کاریگەری دەبیتن ڕەگەزی مێیە کەوا زۆر جار دەبنە قوربانی دەبنە با بڵێن هۆکاری کوشتن خۆ کوشتن نەخۆشی دەرونی زۆر شتێکە ڕوبەڕوویان دەبچەوە لە بەرامبەر ئەوەی کەتینە ناو با بڵێن داوی فریودانی ئەلیکترۆنی یاخود دەستخۆڕەکردنی ئەلیکترۆنی یاخود بوونەتە قوربانی ئەو کەیسە ترسناکە. زۆر باشە مامۆستا ئایا جۆری هەیە دەستخڕۆکردنی ئەلیکترۆنی یاخود جیاوازی هەیە لە نێوان دەستخڕۆکانە؟ ئەگەر هەیە جۆرەکانی چین؟ بێگومان دەستخڕۆکردنی ئەلیکترۆنی دوو جۆری سەرەکی هەیە. جۆری یەکەمیان بریتە لە دەستخڕۆکردنی با بڵێن ڕاستەقینە لە خۆیدا بابەتەکە وجودی هەیە کەسێک نهێنیەکی جەستەیی خۆی نیمچە ڕووت یاخود کەسێک چەند با بڵێن دیوێکی ژیانی تایبەتی خۆی دەکەوێتە دەست کەسێکی ترەوە یاخود گروپێکی ترەوە ئەوە ڕاستەقینەیە و بوونی هەیە و لە بەرامبەردا گروپەکە وەکو کارتی فشار بەکاری دێنن پێویستە ئەومان لە بکەی ئەومان لە بکەی ئەومان پێ بدەی ئەوە نەکەی وەکو کارتی فشار ئەوە پێ دەڵێن دەستخڕۆکردنی ڕاستەقینە فعلەن بابەتەکە بوونی هەیە.
فعلا مەلەفەکە بوونی هەیە بەڵام جۆری دووەمیان ئەوەیە کە هیچ شتێک لە ئارادا نییە ئەسڵان کەسەکە هیچ هەڵەشی نەکردیە و هیچ نهێنێکی نییە بەڵکو لە ڕێی تەکنەلۆجیاوە مەلەفێکی لە بۆ دروست دەکرێت وەکو دروستکردنی وێنەیەکی ئاپڕوبەر یاخود وێنەیەکی شێوێنرا و دروستکردنی ڤیددیوەیەکی ئاپڕوبەر یاخود ڤیددیۆکی شێوێنرا و دروستکردنی کۆمەڵێک با بڵێن قسە کە ئەو نەیکردیە یاخود ئەو نەیوتیە یاخود هەندێک زانیاری نهێنی بڵاو دەکرێتەوە وا دەکرێتەوە با بڵێن خەڵک باوەڕی پێ بکاتن لێر کۆنەدا ئەسڵەن وجودی نییە بابەتی دەستخەڕۆکە بەڵام دروستکراوە لە بۆی دروست دەکەن کەوایە دوو زۆری سەرەکی هەیە زۆریەکەیمان بریتە لە زۆری ڕاستەقینەکەوە فعلەن کەیسێک بوونی هەیە بەڵام زۆری دوم هیچ کەیسێک بوونی نییە بەڵکو کەیسێک دروست دەکرێت لە بەرەوەی وەکو دەستخەڕۆکردن وەکو کارتی فشار بەکار بێ لە بەرامبەر کەسی قوربانی باش هەردوو جۆرەکەی ئەفریودان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتی ئەفریودانی ئەلکترۆنی دەکرێت بڵین داوای چی زیاتر لە قوربانیان دەکرێت تەنها بۆ مادیە واتە داوای بڕەپارێک دەکات لە بەرەوەی ئەم کەسە بۆتە قوربانی بڕەپارێکم بیتی ئەگەرنا بۆ نمونە ئەوەی کە لە بەردەستی منایە ئەو مەلەفە ئەم بابەتانە بڵاوی دەکەمەوە پێت وایە هەردوو جۆرەکەی کامیان زیاتر دەبێتە جێگەی داوا کارواتە داوا لە قوربانیەکان دەکەن بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەو شتانێکەوە داوا دەکرێت دابەشی دوو لایانی سەرچام بکەین ئەویش لایانی مادی و لایانی معنەویە هەتا وەکو مادی بی دەکرێت بڵێن ئاسانترە لەوەی کە معنەوی بیتن داواکاری معنەویەکان زۆر قڕسترە بۆ نمونە کەیس هەبووە یعنی کە هاتیتە لایمەوەکو کێشەی کۆمەڵایەتی فەرمانبەری وایە دەڵێ من 6 ساڵە 150 موچەکەم دەنێرمە دەرەوەی وڵات ئافرەتە فەرمانبەرە دەرێ 6 ساڵە من 150 موچەکەم دەنێرمە دەرەوەی وڵات لە بەرەوەی مەلەفێکم لە لای کەسێکە ئێستا لە دەرەوەی وڵاتە یان کەسی وایە مەبلەغێک پارەی زۆریان لێ داوا کردیە ئەو بڕە پارەیە پێویستە بنێری تەنانەت با بڵێن کەسی وا هەبووە ئاڵتونی خۆی زێڕی خۆی و بگرێت لەوە زیاتر تووشی لادان و تاوان بووە کەسی وا هەبووە لەبەر ئەوەی پێویست بووە ئەو بڕە پارەیە دابین بکات لە بۆ ئەو گروپەیان لە بۆ ئەو تاکێکەوە کەیسەکەی وی لەلایە ناچار بووە پەنا لە بۆ دزی لە بۆ بەدڕەوشتی لە بۆ کاری دیکە بباتن هەتاوەکو ئەو مەبلەغە با بڵێن تەکوین بکات و بیداتە ئەو کەسەی لە بەرامبەر بڵاو نەکردنەوەی کەیسەکەی بەڵام جۆری دووەم داواکاری دووەم هەیە کە بریتە لە داواکاری معنەوی کە دەکرێت بڵێن قورسترە بۆ نمونە ئەگەر بێت و پەیوەندی سێکسیم لەگەڵ نەبەستی ئەمن مەلەفەکەت بڵاو دەکەمەوە ئەگەر بێت و تەنازل لەو شتێنەکەی دەبی بڵاوکەمەوە ئەگەر بێت و کارەکەت بەجی نەهێڵی ئەمن بڵاو دەکەمەوە ئەگەر بێت و لە پرۆسەکان نەکشێەوە ئەمن مەلەفەکەت بڵاو دەکەمەوە هەموو ئەو داواکاریانە معنەوینە تەنانەت داواکاری معنەوی گەشتیتە ئاستەکجاری وایە کەسەکە ئامادەیە بێتن با بڵێن هەندێک بوختان بەخۆی بکەن هەندێک سوکایەتی بەخۆی بکاتن لەسەر سۆشیال میدیا بەس لە بۆ ئەوەی مەلەفەکەی پارێزراو بیتن مامۆستا ئاماژە بۆدا کە لە هەردوو حاڵەتەکە تا زیاتر ئافرەت دەبێتە قوربانی من دەمەوێت بزانم ئەگەر ئافرەتێک بۆ نە ڤیددیۆیەکی بۆ دروستکرا بێت یاخود وێنەیەکی بۆ دروستکرا بێت کە لە بەرامبەردا تۆت ئاساییە وێنەی پیاوێک بە نیمچەڕوتەوە بڵاو بێتەوە بەڵام ئاسایی نییە بۆ ئافرەت لەم کاتەدا ئافرەت چۆن ڕوبەڕووی بێتەوە چۆن مامەڵە لەگەڵم کەیسەدا بکە دەکرێت لە چەند ڕۆوەکەوە ئافرەت ڕوبەڕووی ئەو کێشە بیتەوە ڕووی یەکەم خێزانەکەیەتی پێویستە خێزانەکان هەمیشە بە چاوی قوربانی سەیری ئەو ئافرەتانە بکەن کەوا دەبنە قوربانی دەستخڕۆکردنی کۆمەڵایەتی نەوەک وەکو سەیری نقطەی شەرم نقطەی عار یعنی تەمشای بکەن بەڵکو پێویستە وەکو قوربانی سەیر بکرێت ئەگەر ئافرەتێک کچێک لە ماڵەوە تووشی کێشەیەکی لەو جۆرە بوو پێویستە یەکەم کەس خێزانەکەی یارمەتی بداتن لایانی دووەم ئێستا کە دەستگا ئەمنیەکان وەکو توندوتیژی خێزانی لە ئاستێکی باشدان دەکرێت پەنیان لە بۆ ببردرێت کە بە شێوەیەکی زۆر نهێنی کەیسەکەی بەڕێ دەکرێتن بەبێ ئەوەی با بڵێن ئەو دەربکەویتن لایانی سێم ئەوەیەکەوە ئافرەتان کۆمەڵگا ئیدی تێبگاتن ئافرەتیش وەکو پیاوە ئەویش دەبیتە قوربانی ئەگەر شوێنێکی پیا و عیب بێ دەرکەوێ هەمان شوێنی ئافرەتشی عیب بە دەرکەوێ یەک ئاستا و بە چاوی قوربانی سەیری ئەو کەسە بگرێتەوە دەکەویتە ناو تۆڕی دەستخڕۆکردنی ئەلکترۆنی کۆمەڵایەتی ینی وەکو قوربانی سەیری بکرێت نەک وەکو با بڵێن تاوانبار باشە با بزانین تۆ لە قسەکانی پێشووتردا ئاماژەت بۆ کرد مامۆستا کە زیاتر هەرزەکار لەگەڵ ئەوانەی تەمەنیان بەرەوسەرە بەم لەسەر بابەتی هەرزەکار بمێنمەوە ئەگەر بێت و هەرزەکار زیاتر دووچاری ئەم گرفتە بێتەوە دووچاری ئەم فری و دان و هەڵخەڵەتاندن و خۆی تۆڕی کۆمەڵایەتی و ئەلکترۆنی سۆشیال میدیا و ئەم بابەتانە بێتەوە
ئەمە دەکرێت بڵین بگەڕێتەوە بۆ پەروەردەی دایک و باوک واتە لە بنەڕەتە لە خێزانێک بێت کە پەروەردەیەکی دروست بێت بۆی نەچێتە باری ئەم فریودانە لە هەمان کاتە گەر دووچاری بووە مامەڵەی سەرەکی دایک و باو لەگەڵ ئەم منداڵان پێویستە چۆن بێت. بڵێ بێگومان خێزان ڕۆڵی هەیە لەوەی کەوا بتانی پارێزگاری لە تاکەکانی خۆی بکە لە نێوانیشیاندا هەرزەکارەکانی خۆی بکە تاوەکو نەبنە قوربانی دەستخۆڕەکردنی ئەلکترۆنی چۆن ڕێگە نەدرێ لە تەمەنێکی زۆر بچووک بخزێنە ناو باڵێن جیهانی سۆشال میدیا هەتاوەکو ئەو کاتی دەگەنە باڵێن حاڵەتی پێگەیشتن ڕۆشت یاخود نزیک حاڵەتی ڕۆشت نزیک پێگەیشتن ئەو جە ڕێگەیان بدرێ بچنە ناو جیهانی سۆشال میدیا. هۆکاری یەکەم هۆکاری دووەم چاودێری بەردەوام خێزان دەکرێتن ڕۆڵی هەبی لەوەی کەوا ئەندامەکانی خۆی بپارێزی نەکەونە ناو تۆڕەکانی دەستخڕۆکردنی ئەلکترۆنی لە ڕێگەی چاودێریکردنی بەردەوام باڵێن بەتایبەت لە کاتی بەکارهێنانی تۆڕەکانی باڵێن ئەنتەرنێت کاتەکان دیاری کراویتن و خێزان چاودێریەکی باڵێن ڕێکی بکاتن چاودێرێکی منەظەمی بکاتن و هەروەها نێڵی لە تەمەنێکی زووەوە منداڵەکە بخزێتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان لەبەرەوەی ئەوانەی کە توش دەبن وەکو باسم کرد لە سەرتاوە زۆربیان ئەوانن کە لە تەمەنێکی زۆر بچووکن کە بەداخەوە لە زۆربەی حاڵەتەکان ئەو تەمەنە بە خۆکوشتن کۆتایی پێدێ زۆر جار کەیسی خۆکوشتن هەبووە ببوورە زۆر جار کەیسی خۆکوشتن هەبووە تەمەنێکی زۆر بچووک بووە لە کاتێکەوە لە کاتی لێکۆڵینەوە دەکرێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەمشا دەکەین لەوەیە کە ڕسمەکی یان وێنێکی یان تەنانەت نامەکی دەنگی لە لای کوڕێک بووە یان لە لای کەسێک بووە لای کەسی بەرامبەر بووە و لە ترسی ئەوەی ئەو پەیوەندیە بەهێزەنە بۆ لەگەڵ خێزانەکەی بتوانی بە ئاشکرا کێشەکەی خۆی باس بکاتن ناچار پەنای لە بۆ خۆکوشتن بردێت چکە وای زانیەکەەوە ئیدی تەواو هەموو شتێک لە دەستداتن بە بڵاوبوونەوەی ئەو وێنەیە یان ئەو دەنگە. مامۆستا ئاماژە بۆدا کە لە هەنێ حاڵەتدا لە کۆتاییدا پەنا بۆ خۆکوشتنیان هەڵدان بە خۆکوشتن دەباتەوە بەڵام من دەمەوێت زیاتر بزانم مەترسیەکانی ئەم کردەوەیە چییە لەسەر کۆمەڵگا. بەڵێ بێگومان مەترسی زۆری هەیە لەسەر کۆمەڵگا دەکرێت بڵێن دەست پێ بکەین لە حاڵەتەکانی کوشتن و پاشان خۆکوشتن حاڵەتەکانی کوشتن بریتیە لەوەی کە چەندین کەس ئامادە بووە کەسی بەرامبەر بکوژی ئەوەی کەوا مەلەفەکەی لەلایە لەبەر ئەوەی هەستی کردێکەوە مەترسی لەسرە و ئەو حاڵەتانە لە یعنی لە کۆمەڵگەیمە زۆر بووە کەیسی زۆرمان لە بندەستەکەەوە کەسێک دەکوژی لەبەر ئەوەی هەوڵیدایە با بڵین ئەگەر بە عەرەبی ئیبتیزازی کردیە هەوڵیدایە دەست هەڕۆی بکاتن لە ڕووی ئەلکترۆنیەوە خۆکوشتنیش زۆر بووە ئەگەر هاتو دەستی پێنەگا بیکوژی ناچار خۆی کوشتیە کەسەکە هەوڵیدایە لە شوێنە خۆی بەرداتەوە یاخود خۆی بسووتێن یاخود هەندێک دەرمان بخواتن لەبەرەوەی مەلەفەک لەو مەلەفانەی لە بندستی کەسی بەرامبەرە لە ترسی ئەوەی بڵاو بیتەوە جاری وایە پێش ئەوەی مەلەفەکە بڵاو بیتەوە با بڵێن قوربانیەکە خۆی دەکوژی جاری وایە دوای ئەوەی مەلەفەکە بڵاو دەبتەوە قوربانیەکە خۆی دەکوژیتن جگە لەوانە مەترسیەکەی لەسەر کۆمەڵگا ئەوەیەکەوە کۆمەڵگا تووشی مایە پووزبوون دەکات زۆر خێزان تووشی مایە پوچی دەبیتن زۆر کەسێک تووشی مایە پوچی دەبی ئەوەی کە هەیتی ونیتی چەند ساڵە قڕی کردیتەوە لە ڕووی مادیەوە هەر هەمووی دەبیدانێتن لە بەرامبەر ڕازیکردنی ئەو کەسێکەوە کەیسەکەی لەکنە لەوە خەتەرتر لێ قەڵوەشانەوەی خێزانە زۆر جار دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی دەبێتە هۆی ئەوەی خێزان لێ قەڵبۆشێتەوە پیاوەکە لە ژنەکەی جیا دەبێتەوە ژنەکە لە پیاوەکەی جیا دەبێتەوە حاڵەتی وامان زۆر بووە لە سۆشیال میدیا لاوە بیستیتمانکەوە لێکدری زیاد دەبنەوە لە بەرامبەر ئەوەی مەلەفەکەیە کەوایە هۆکار دەبی لە بۆ باڵێن لێک جیابوونەوە یاخود لێکترازانی خێزانەکان لەوانە بەولاوە مەترسیکەی هەیە وەکو نەخۆشی دەرونی زۆر دار تاک تووشی نەخۆشی دەرونی دەبی کاتێکەوە مەلەفێکی لە لای کەسێکی بەرامبەرە کاتێکەوە هەندێک نهێنی لای کەسی بەرامبەرە تووشی نەخۆشی دەرونی دەبیتن وەی لێدە ئیدی هەمیشە بیری لای ئەو کەیسەیە دەگاتە وەکو خەمۆکی دوورە پەرێزی و چەند نەخۆشیێکی دەرونی هەیەکەوە تووشی دەبیتن هەموو ئەو مەترسیانە دەکرێت بڵین مەترسی دەستخڕۆکردنی ئەلکترۆنیا لەسەر تاک و لەسەر کۆمەڵگا ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستیانە مامەڵەیان لەگەڵ نەکرێت. باشە مامۆستاوانی کە ئاماژە پێ کرد مەترسیەکانی بوو لەسەر کۆمەڵگا منەمێ بزانم لە کۆمەڵگەی خۆمان لە هەرێمی کوردستان هاوڵاتیان یاریمی کوردستان
تا چەند دووچاری فریودانی ئەلکترۆنی بوونەتەوە. یعنی منەمە سەرنج و تێبینی جەنابتانە سەر ئەم بابەتە بزانم دەکرێت بڵین لە ئێستاە لە چه ئاستێکدایە ئایا فریودانەکە بە ڕێژەیەکە زۆر بێت یاخود بەم جۆرە هۆشیاریە هەیە لە نێوان هاوڵاتیان کە بۆ ڕێژە زۆرە نەبێت کە باسی لێ بکەین. لەبەرەوەی ئامارێکی وتمان لە بندست نییە دەربارەی یاخود توێژنەوەیکی زانستی وتمان لە بندست نییە دەربارەی ئاماری فریودانی ئەلکترۆنی یاخود دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی، بەڵام بەپێی ئەو کەیسانەیەکەوە ئەمە دەیانبینین ڕۆژانە دەتوانین بڵین ڕێژەکەی لە ئاستێکی بەرزە بە جۆرێکەوە لە هەموو چینەکانی کۆمەڵگا بوونەتە قوربانی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی لە چینی مامۆستای زانکۆ، لە چینی با بڵین هەڵگری با بڵین بڕوانامەی بەرزی زانستی، لە چینی هەژار، لە چینی منداڵ، لە چینی کچ، لە چینی کوڕ، لە چینی گەورە، لە چینی ئەوانەی هاوسەرگیریان کردیا، ئەوانەی هاوسەرگیریان نەکردیا، زۆربەی هەر زۆری خەڵک ئەوڕۆکە یعنی دەکرێت بڵێم ئاستێکی باش بوویتە قوربانی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی بە شێوەیەک لە شێوەکان. هۆکارەکەی کەمی هۆشیاریە، بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە کۆمەڵگا چاوی کۆمەڵگا یاخود بینینی کۆمەڵگا گۆڕایە لە 10 ساڵ پێشی سال لەگەڵ ئەو کەسانێکەوە دەبنە قوربانی. پێشان ئەگەر کەسێک تووشی دەسەڕۆکردنی ئەلکترۆنی بووبایە وێنەیەشی بڵاو بووبایەوە ئیدی ئەوە دەبووە مۆری کۆمەڵایەتی، دەبووە وەسمەی ئیجتیماعی لەسەری. بەڵام ئێستا ئەوە نییە، کەسەکە کە با بڵین بە حاڵەتێکی لەو زۆرەشی توش بێتن هەر فترێکی زەمەنی کەمە باز دەکرێت دوای ئەوە ینی مەوزوعەکە قەپات دەبی و کەسی کە باسی ناکاتەوە ئیدی ناڵێن ئەو کەسە ینی هەر بە چاویدانە دەنەوە ژیانی کۆمەڵایەتی ناشێوێتن. بەڵام وەکو ئاست ئەمن حەز دەکەم ئاگادارتان بکەمەوە کەەوە هاوڵاتیانیش ئاگادار بکەمەوە دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی لە ئاستێکی بەرزە لەبەر ئەوەی هۆشیاری پێویست هێشتا نییە، هێشتا ئەو هۆکارانە هەنکەوە با بڵین وە دەکەن دووبارە بیتەوە و ئەوەی جێداخە لە ئاستەکانی با بڵین دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی لە ئاستی تاکەوە خەریکە ئەمە دەگوازرینەوە لە بۆ ئاستی گروپ ئیدی وای لێ دێت تاک ئیش ناکەن گروپ ئیش دەکەن گروپی وا هەیە ئیش دەکاتن لەسەر دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی چەند کەسێک لە شێوەی باندێکی تاوانی یەکدریان گەتیا هەوڵ دەدەن لە ڕێگەی چەند با بڵین ئافرەتێکی جوان یاخود چەند گەنجێکی جوان ئیدی فریوی گەنج و لاوەکانمان بدەن لە بەرامبەردا کۆمەڵک پارە و با بڵین دەستکەوتی مادیان بەدەست بگاتن. ئێستا وەکو گروپی لێ هات چەند گروپێک لە ماوەی ڕابردوو ئاشکرا بوو و دەستیان هەبوو لە خۆکوشتنی چەندین با بڵین تاکی کۆمەڵگەی کوردی. جگە لەوە دەکرێت بڵین لە ئاستی سیاسی و لە ئاستی نێودەوڵەتیش دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی بەکاردێ یاخود سوودی لە دەبیندرێ. پێویستە تاک یاخود کۆمەڵگا تا چەند هۆشاری هەبێت لەباری بەکارهێنانی تۆڕ ئەلکترۆنی و کۆمەڵاتیەکانەوە بۆی دووچاری فریودانی ئەلکترۆنی نەبێتەوە؟ زۆر گرینگە بزانین چارەسەر چییە؟ ئەوەی کە باسمان کرد کێشەکە بوو جۆرەکانی بوو، بەڵام ئایا چارەسەر چییە؟ چی بکرێت لە بۆ ئەوەی تاچی کورد تاچی کۆمەڵگەی کوردی ڕوبەڕووی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی نەبیتەوە؟ سەرەتا پێویستە وەکو باست کرد بە ڕێزت کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە، بزاندرێکەوە دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی چییە، بۆچی بەکاردێتن و چ زیانێکی دەبیتن. دووەمیان پێویستە پەیوەندی قوڵ نەبەسترێ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان، تەنها لە حاڵەتی زۆر زەڕور نەبی و تەنها لە دوای ئاگدارێکی تەواو نەبی. هیچ پێویست ناکە پەیوەندی قوڵ ببەسترێ هەموو با بڵین وردەکاری ژیانی کەسی بەرامبەرت بزانی. هەوڵ بدرێت کەمتر تێکەڵاوی کەسەبیانەکان ببی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. یعنی ئەمە کەیسمان هەبووە کەسەکە مانگانە لێرکوانە پێویستە مەبلەغێک پارە بنێرێتە وڵاتی مەغریب یاخود بنێتە وڵاتی جەزائیر لەبەر ئەوەی تووشی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی بۆ لەگەڵ ئافرەتێکی مەغریبی یاخود ئافرەتێکی جەزائیری لەوێ پێویستە هاوڵاتیان با بڵێن زۆر بە ژیرانە مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە بکەن کەەوە لە دەرەوەی وڵاتن یاخود ئەو کەسانی لە دەرەوەی وڵات یاخود بیانین هەوڵ دەدەن پەیوەندیان لەگەڵ ببەستن. دەکرێت بڵین با بڵین شارەزابوون لە فرتوفێڵەکانی ئەلکترۆنی زۆر پێویستە ئەو کەسێکەوە سوۆشیال میدیا بەکاردەهێنێ زانیاری هەبی لەسەر فرتوفێڵەکانی با بڵین بەکارهێنانی ئەلکترۆنی. ئایا ئەگەر ئەمن تووشی ئەو حاڵەتە بووم چی بکەم، ئایا ئەگەر ئەمن ئەو حاڵەتە بووم چۆن بتوانم یەکسەر با بڵین پەیجەکەی خۆم داخم فەیسبوکەکەم داخم لە بۆ ئەوەی نەبمە با بڵین قوربانی دەستی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی لە سەروی هەمووشیانەوە زیاتر بەهێزکردنی دەستگا ئەمنیەکان کەوا بە شێوەیەکی نهێنی تر مامەڵە لەگەڵ کەیسەکانی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی بکەن و هەوڵ بدن یارمەتیان بدەن و دەستیان بگرن. باشە
مامۆستا هەر لە پاڵ چارەسەرەکان کە یەکەم جار ئاماژە پێکرد باس لە هۆشیاری کۆمەڵگا کرد. ینی سەرنج و تێبینی ئێوە چێ لەبارەوەی کە لە ناوەندەکانی خوێندن ناوەندە ئەکادیمیەکان سازدانی سیمینار و کار و چالێکی و ئەمانە بتوانزرێت لە ڕێگەی ئەمانەوە کۆمەڵگا تاکەکانی کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە ینی وردەکارەکان بە کۆمەڵگا و هاوڵاتیان بگەێندرێت کە فریودانێک شێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەکرێت تاکەکان ببنە قۆربانی تا چەند گرنگە سازانی سیمینار و کار و چالێکی و بەدەر لەمە کەسانی پسپۆڕ و شارەزام ینی سەردانی ناوەندەکانی خوێندن بکەن سەردانی ناوەندە ئاکادمیەکان بکەن زیاتر هۆشیاریان بکەنەوە. بەڵێ بێگومان دەکرێت کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە لە ڕێگەی باڵێن قۆناغەکانی پێگەیانی کۆمەڵایەتی دەکرێت کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە لە ڕێگەی هۆشیارکردنەوەی دایک و باوکان سەرەتا و دەکرێت کۆمەڵگا هۆشیار بکرێتەوە لە ڕێگەی قوتابخانە و ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگەکان و دەکرێت کۆمەڵگا هۆشیار بکرێت لە ڕێگەی ڕاگەیاندن بە هەموو جۆرەکانیەوە. دەستخۆشی لە بەڕێستان دەکەم کەوا بەرنامەکەتان ئەوڕۆ تەرخان کرد لە بۆ ئەو بابەتە گرنگەی کەوا خەریکە با بڵێن دەبیتە هەڕەشە لەسەر کۆمەڵگای کوردی چەندین حاڵەتی کوشتن و خۆکوشتنی بەدووادا هاتیە چەندین حاڵەتی لێکترازانی خێزانی بەدووادا هاتیە. داواکارم لە توێژەرانی کۆمەڵایەتی لە وەزارەتی پەروەردەکەوە هەوڵ بداتن سمیناری بەردەوام هەبی بە تایبەت لە ناوەندەکانی خوێنن لە ئاستی هەرزەکاری سمینار و ڕۆکشۆپی بەردەوام هەبیتن بتوانن کەوا هۆشیاریان بکەنەوە لە مەترسیەکانی ئەو دیاردە قێزەونەی کەوا خەریکە لە کۆمەڵگای کوردی تەواو بڵاو دەبێتەوە وەڵاگەیاندنەکانیش هەوڵ بدەن لە ڕێگەی جیاجیا لە ڕێگەی بەرنامەی با بڵێن تایبەت دیسانەوە هۆشیاری پێویست بە هاوڵاتی کوردی بە تاکی کورد بدەن کەوا ئیدی ئەمە لە بەردەم ئەو هەڕەشە گەورەداین چۆن خۆمانی لێ بپارێزین و چۆن بتوانین دەست بە دەست لەگەڵ دەستگا ئەمنیەکان و کۆمەڵگا بتوانین ئەو گروپانە با بڵێن هەڵبوەشێنینەوە یاخود شکستیان پێبێنین بەر لەوەی ئەوان شکست بە تاکی کورد بێنن. زۆر باش ماوەستاگیان لە پاڵەوەی کە باز لاوە کرێت کە دەبێت ئاگامان لە منداڵان بێت لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەمەوێت لە پاڵەوەشدا باسی ئەومان بکەیت کە تا چەند گرنگە ئاگاداری کەسانی بەتەمەن بین کە بەنا ئاگایەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارنێنن وەکو دەزانین کە تا دەچێتە تەمەنەوە بیرۆهۆش زیاتر پەرشوبڵاو دەبێتەوە و با شتێکی بچووک فریو دەدرێت لە بەرامبەر ئەمەدا پێویستە تا چەند ئاگاداری کەسانی بەتەمەن بین. بەڵێ ئەوە نقطەکی گرینگە مهمە لەبەرەوەی قوربانیانی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی چەندە هەرزەکارن ئەوەندەش بەتەمەنن لەبەرەوەی بەتەمەنەکان شارەزاییەکی ئەوتویان دەربارەی تۆڕە کۆمەڵایەتیەکان نییە زۆر زیاتر زۆر زووتر دەبنە قوربانی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی ئەوەی کەوا گرینگە ئەو بەتەمەنانەی کەوا مۆبایلیان لە یاخود سۆشیال میدیا بەکاردەهێنن لەلایەن گەنجەکانەوە ڕێنمایی پێویستیان پێ بدرێتەوە بۆ نمونە باوکە گیان دایکە گیان ئاگادار بە هەموو کەسێک وەرنەگری با بڵێن لە فەیسبوک بۆ نمونە ئاگادار بە نەچێناو هەموو با بڵێن ئەکاونتێکەوە نەچێناو هەموو پیجێکەوە نەچێناو هەموو مۆقعک با بڵێ ویپێکەوە لە ئەنتەرنێت هەموو ئەو شتانە هۆشیاریان پێ بدرێ یاخود هەموو شتێک بڵاو نەکەنەوە یاخود دەدەنات ناو مۆبایلەکانیشان گرتە و ڤیدیۆی زۆر کەسی تێدا نەبیتن بەرەوەی هەمووی با بڵێن دەکرێت لە هەر حاڵەتێک لە هەر چرکەیەک هاک بکرێەوە ئەو شتانی لە ناوی ببردرێتن و لە دژیان بەکار بێنێتەوە ئەوەی کەوا کێشەیە بەڕاستی ئەگەر بێت و هەرزەکار تووشی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی ببێتەوە کاریگەری دەبی لەسەر خودی خۆی بەڵام ئەگەر بێت و کەسێکی بەتەمەن تووشی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی ببێتەوە کاریگەری دەبی لەسەر خۆی منداڵەکانی کچەکانی کوڕەکانی بووکەکانی نەوەکانی کاریگەری دەبی لەسەر بەڵێن خەڵکانێکی زۆر زیاتر کە بەداخەوە کەیسی بەتەمەنیشمان هەیە زۆر کەسی بەتەمەن بۆتە قوربانی دەستخەڕۆکردنی ئەلکترۆنی کە بەرامبەر مەبلەغی مادی زۆر گەورە کێشەکە چارەسەر کرایە. باشە مامۆستالاوان هەیە ئێستا هاوڵاتیان ئەمەژە بۆ بکەن ئەگەر تەمەنی هەرزەکار بێت یاخود تەمەنی بەرە و سەرەوە بێت یان ئەوانەی کە تەمەنێکی زۆریان هەیە و بە ساڵات چون بڵێ من تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنم سۆشیال میدیا بەکارێنم بۆ زانیاری وەرگرتن بۆ ئاگاداربوون لە ڕووداوەکان و ئەمانە تا چەند دەکرێت بڵێن لە ئێستاە لەم دۆخی ئێستاە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر چاکدا بەرەو زیادبوون ڕۆژدە چۆن بتوانین هاوسەنگێک بکەین بۆی هەر تاکێک دووچاری ئەم فریودانە نەبێتەوە. ناکرێت قەدەغەیان بکەین لەبەرەوەی ئەوان بەشەکن لە کۆمەڵگاش ئەوڕۆ بە شێوەیەکی گشتی تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاردەهێنێت بۆ تەواقعی کۆمەڵایەتی و ناکرێت بە هیچ شێوەک هیچ تاکەکی کۆمەڵگا بە تایبەت بە تەمەنەکان
قەدەغە بکرێن لە بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بەڵام دەکرێت ئاگدار بکرێنەوە دەکرێت هۆشیاری پێویستیان پێ بدرێت دەکرێت با بڵێن هەندێک ئەپ هەیەکەوە پێویست ناکە ئەسڵ لە مۆبایلەکانیاندا هەبیتن چونکە تووشی با بڵێن کێشەیان دەکاتن ئەوان زانیاری پێویستیان نییە دەربارەی بەڵام کە طبقەی چینی گەنجان زانیاری پێویستیان هەیە بۆیە هەوڵ دەنکەوە نەک ڕێگریان لێ بکرێت چونکە ناکرێت ڕێگریان لێ بکرێت وەکو باست کرد دەکرێت لە بۆ مەبەستیکە ئەوان بەکاری بینن بەڵام لە هەندێک حاڵەتدا لەوەیە بقۆسترێنەوە لەلایەن کەسێک یعنی کەسێک هەبوو کەەوە پیاوێکی بەتەمام بوو چەندەوەیەکیشی هەبوو بەڵام کسێکی بچووکی زۆر جوان هەوڵی دابکەوە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ بەستێ دوای پەیوەندێک بۆ پەیوەندی سۆزداری لە پەیوەندی کۆمەڵایەتیەوە چەند مەلەفێکی کرد بۆ بندستی کەوا بە شێوەیەکی زۆر سەرئێشەم چارەسەر کرا ئەو کەیسە خەریک بوو کە چەندین خێزان هەڵبۆچێتنانت بەڵین خێزانی کوڕەکانیشی دەیانگوت ئیدێمە دانانیشین لە بەرەوەی باوکتان ئیشێکی وای کردیە تەنانەت با بڵین پیاوەکانیش کەەوە کچی ئەو پیاوەیان خواست بوو دەیانگوت ئیدێمە دەبیستنەوە ماڵی بابتان لە بەرەوەی بابتان تووشی کێشێکی وا بووە لێ پێویستە زۆر بە هۆشیاری مامەڵیان لەگەڵ بکرێ قەدەغە بکرێن ناکرێت قەدەغە بکرێن لە بەرەوەی ئەوانیش بەشەکن لە کۆمەڵگا بەڵام دەکرێت هۆشیاری پێویستیان پێ بدرێ زۆر باشە لە ئێستادا لە تۆڕ ئینتەرنێتدا پاکێجی خێزانی بڵاوە تا چەند گرنگە کە گرنگی بەم پاکێجە بدرێت و بڵاو بێتەوە نێو کۆمەلگا بۆ ئەوەی لە هەر لە سەرەتاوە ڕوبەڕووی و کێشانە دەبنەوە ڕێگری لێ بکرێت هەنگاوێکی زۆر باشە و خێزان دەتوانیتن با بڵین سۆشال میدیا وەکو هەر بابەتێکی دیکەی کۆمەڵایەتی بەدیوە باشەکەی سیر بکاتن بێگومان سەرچاوەیەکی زانیاری دروستە بێگومان تاکە ڕۆشنبیر دەکاتن بێگومان زانیاری زۆر وردت پێدەدا زانیاری هەنووکەیت پێدەداتن لە هەموو ئەو ڕوانەوە دەکرێت سوود لە سۆشال میدیا ببیندرێ ئەوەی کەەوە ئەمە داوا کارمانە بریتە لە نەخزانە دیوە خراپەکەی سۆشال میدیا ئەگەرنا سۆشال میدیا زانیاری زۆر وردی تێدایە دەکرێت بڵین زۆر کاری ئاسان کردیە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە خەڵکانە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەهێز دروست دەکات لەوانەیە هاوڕێت هەیە 10 ساڵە 15 ساڵە نەدیتێ بەڵام لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەمیشە دەکرێت بیبینی و پەیوەندی دەگەڵی بەردەوام بیتن هاوڕێت هەیە لە شارێکی کە لە وڵاتێکی دیکە دەکرێت بیبینی و ئاگداری چالاکیەکانی بیوە و ئاگداری تو بیتن ئەو سوودانەی هەیە دەکرێت سوودی لێ ببیندرێت لە ڕووی پاگەیکی خێزانیەوە بەڵام ئەوەی کە ئەمە ترسمان لی هەیە دیوە خراپەکەیەتی واتە ئێمە وەکو توێژەران لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانین بە هۆشیاری نەک قەدەغەکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان باشە مامۆستا ئێمە زۆر لە قسەکانماندا ئاماژەمان بە هۆشیاری کرد ینی ئەگەر قسەکانمان چ بکەینەوە بۆ چەندێ ڕێک زیاترین نمونونەکان لەبارەوەی بووکە تاکێک بۆتە قوربانی بەڵام لێرەدا کەسێکی دیکە هەیە کە کەسی بەرامبەرەکاتە ئامانج و ئەیکا بە قوربانی بۆی کۆمەڵێک شت جامادی بێ معنەی بێ بەدەستی بێنێ لەپاڵ ئەو هۆشیارانی کە ئێمە ئاماژەمان پێکرد چەند گرینگە سزاکان ینی ئاشکرا بکرێت یاخۆ سزاکان دەربخرێت و دیاری بکرێت کە ئەوانەی کە ئەم ئامێرە ئەلکترۆنیانە بەخراپ بەکارهێنن یاخود کەسانی بەرامبەر دەکەنە ئامادکە کەسانی بەرامبەر فری دەدەن بزانن کە سزایەک هەیە تەنها پێبژاردن نەبێ بەڵکو بەندکردنی هەیە هەتاکو بەرەو سەرەوە چەند گرنگە ئەوانە زیاتر بڵاوی پێ بکرێتەوەکو ئەم فریودانە کەمتر بکرێتەوە یاخود کەسانی بەرامبەر زیاتر نەکرێن بە ئامانج هەر تاوانێک لەناو کۆمەڵگا ئەگەر هاتوو ڕێژەی زیادی کرد ئەگەر هاتوو لە حاڵەتەوە بووە دیاردا تاوانەکە با زۆر بچووکیش بێتن بەڵام لەو حاڵەتی ئەگەر بەرەو دیاردەی چوو پێویستە سزاکەی قڕز بکرێتن لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بە بەکارهێنانی سۆشال میدیا نییە ئەوەی کە هەیە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایلە ئێستا پەرلەمانی کوردستان پێم وابی خەریکی پرۆژە یاسایەکە کەوە دەربارەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام ئەو یاسایانەی کەوا هەیە وەکو ناوزڕاندن دەکرێت باڵێن بەکاردێتن بەڕاستی لە ئەستی پێویست نییە عقوبەتی وەها ڕەتعی نییە سزایەکی وان نییە کەوا ئیدی تاک بترسێ نزیکی بکەوێتەوە چونکە بێگومان یەک لە هۆکارەکانی کۆنتترۆلی کۆمەڵایەتی ئەوەیە کەوا سزای یاسایی تودت هەبیتن لەوەی تو بتوانانی کۆنتترۆلی کۆمەڵایەتی بکە ئەگەرنا تاکەکان مافی یەکدری دەخۆن زۆر بە ئاسانی داواکارم کەوا پەرلەمانی کوردستان لە ڕێگەی ئەندام پەرلەمانە بەڕێزەکانەوە یاسای پێویست دەربکە و دەستگا ئەمنیەکان مامەڵی تونتر بکەن لەگەڵ ئەو کەسانەی هەوڵ دەدەن چ لە شێوەی ئاست چ لە شێوەی
باند تاچی کوردی بخزێنە ناو دەستخڕۆکردنی ئەلکترۆنی. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سعید بەرزنجی مامۆستای زانکۆشێک ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵ مامی سپاس بۆتەوە مامۆستا. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.